تا ئێستا کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا بە هەڵواسراوی ماوەتەوە و کێشەکانش دەستوری و نادەستوری بەخۆوە دەبینێت. هەرێک لەلایەن خۆیەوە دەستورشی دەکاتەوە و ئەوەی دیکە بە پێشێلکردنی دەستور تاوانبار دەکات. شارەزایەکی دەستوریش دەڵێت ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەنجومەنی ئاسایش و هاوپەیمانی نێودەوڵەتی پشتگیری دەستوری عێراق نەکەن و وەکو خۆی جێبەجێ نەکرێت، ئەوە حکومەتی هەرێم هەر گفتوگۆیەک لەگەڵ بەغدا دەست پێ بکات سەرکەوتو نابێت. بۆیە گفتوگۆکان پێویستی بە پاڵپشتی نێودەوڵەتی هەیە. ئاواش ئەگەر ئیلتیزامێکی نێودەوڵەتی لە ئارادا بێ و خۆیان ڕاعی چاودێری جێبەجێکردن بن و ئەو ئەعمالە تەحزیرەی کە کاتی خۆی لە کاتی نووسینەوەی قانونی ئیداری دەولە و قانونی ئیداری دەولە و لە کاتی نووسینەوەی دەستوردا هەیە، ئەوان ببنە ڕێنیشاندەر بۆ تێگەیشتن و شێکردنەوەی چەمکە دەستوریەکان. پێم وایە پرسەکە لە قازانجی خەڵکی کوردستان و گەلانی عێراق لێکلا دەبێتەوە. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستانش دەڵێت لە ئێستادا کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا ئەوەندە سیاسیە، ئەوەندە دەستوری نییە، بەڵکو کێشەکان بە سیاسی کراوە. بۆیە هەرێک لەلایەن خۆیەوە بە جۆرەی بەرژەوەندی نەتەوەی خۆی تەفسیر بۆ دەستور دەکات و ئەمەش چەقی ململانێ و کێشەکانە. دەستور کۆمەڵە تەناقوزی تا دروست بووە. دەستوری عێراقی بۆ خۆی لەلایەکە مافی داوە بە شتێک لەلایەکی تر مافەکەی لێوەرگیراوەتە بە شێوەیەکی تر، لەبەرەوە کەوتوتە بەردەم کۆمەڵێک ململانەیە، کەوتوت ناکۆچی لە ناو خۆیان. لەبەرەوە سیرەکەی ئێمە پێمان وایە ئەم دەستورە بۆ نمونە لایەنی کوردستانی پێی وایە حەق ئەدا بە کورد مافیەوەی هەیە کە ڕیفراندۆم کە داوای جیابوونەوە کە داوای دروستکردنی دەوڵەتیش کە و بە تایبەتی لە مادەی یەکە و لە دیباجی دەستوریشە. بەعکسی ئەوە لە کاتێکە لایەنی بەرامبەر پێی وایە لەم دەستوریە تاکید دەوە کراوەتەوە کە ئابێ عێراقی یەکگرتوو هەبێت. لە کاتێکە ئەگەر تۆ جوان شیکەیتەوە هەرێکەمان بە شێوەیەک تەفسیرەکەینەوە، بەداخەوە محکەمەی دەستوریش نەگەڕایە بۆ مادەکانی ترینە ئەو دەستورە. کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا مێژوویەکی درێژیان هەیە و لە دوای 16 ئۆکتۆبەر و ڕووداوەکانی کەرکووکەوە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا قوڵتر بووەتەوە. ئەگەرچی هەرێم چەندین جار ئامادەی دەربڕیوە کە گفتوگۆکان لەگەڵ بەغدا دەست پێ بکاتەوە، بەڵام بەغدا تا ئێستا وەڵامی داواکەی هەرێمی نەداوەتەوە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.